سلااو ڕێز هەڤان هێژا هونوی دبینن کە لە کەرەمەخوا لێ بنەڕن ئەو پێشمەرگەنە ئەنژی جاشمەرگەنە ئەم دەستپێکێ ویەکێ فام بکەن کە لە کەرەمەخوا باش لێ بنەڕن هەڤاڵنەوە ئەو کینە هەڤاڵن هێژا ئەو کینە ئەو جەندرمێن کاک مەسرورینە ئانژی ئەو پێشمەرگێن ڕەجەب تەیب ئەردۆغانن بەڕاستی من فام نەکریانی ئەو خویایە ئەو لە کوردستانە عێراقێدا لە باشوور هاتیە گرتن خویایە لە سەر و چاوێوان و ڕەنگێوان بنەڕە خویا دیکە عەسکەرێ تورکن و جلێ پێشمەرگیان لەبەرە بیر مەندوور بیش مەندوور دڵێ دەبێژن ئەو کینە یانی بەڕاستی لە کوردستانێ کەسێک نینە vەیەکێ پرسیار بکە ئانجیم حتا داویە بێژن نا پێشمەرگە باشن پێشمەرگە مقەدەسن حەقارەتێ لە پێشمەرگەیان نەکەن پێشمەرگە باشن ئەو پێشمەرگەنە ئانژی جاشمەرگەنە کاهون لێ بنەڕنەکەن ئەز دیسا دەپرسبیانی ئەو پێشمەرگێن ڕەجەب تەیب ئەردۆغانن ئانژی ئەو جەندرمە و جاش و قوڕوجیێن مەسرۆر بارزانینە یعنی کەسێکی و بەرسیفە vê پرسیارێ بدا هەیە نینە بەڕاستیژی ئەو هەڤاڵن هێژا ئەو وێنەیەکی نوێیە کە تێ ناو سۆسیال مێدیایەدا چەند لە ناوە ئۆتۆبیسێکیدا ئیدی ڕەسمێوان کشاندنە چەند عەسکەرن خویایە هون لە ڕەنگێوان بنەڕن خویایە ئەو نەکردن ئەو نە پێشمەرگەنەژی لێجلێ پێشمەرگیان لەبەرن ئاڵایە کوردستانێ مقەدەس و پیرۆز لەسەر ملێوانە و لە ئۆپەراسیۆنان ڤەدیگەڕێنیدی چەپکان لێ دەخەن و بیر ماندۆر دەبێژن هەڤاڵن هێژا ئەزوێ تەنێ ji بۆی پۆپیلیزمێ و ئەوێ ناکەم یانی ji بۆی حەقارەتێژی ناکەم لێ من gelek carna لە gelek بەرنامەیاندا بەحسا vêyekê kiriye ku pêşmergehtî li ser bingehekî sunnîgeriyê ava bûye yanî ehdî millî ew artêşên ku ermenî pêdan kuştin li ser kîjan bingehî çêbibûn dema Osmaniyan da pêşmerge jî li ser aynî bingehê çêbûye li nava pêşmergeyan de êzîdiyek hebe ez dizanim çi heqaretê li ser wî dikin hûn şeytanperistin hûn agirperistin hûn nizanim çi ne mesîhiyek Suryaniyek kildaniyek hebî hûn berazê dixwin bevê rengî elewiyek hebe ji xwe dev jê berde
پێشمەرگەتی کولتوراوان، ڕۆشنبیریاوان، فەلسەفەیاوان، پەروەردەیاوان سونیگەریەکی عاتفیە و ئەو سونیگەری عاتفیژی پرپڕ نۆرمالە و لەبەر چاوێمەدا ئێدی عسکەرێکی تورکیا یە فاشیست کۆ هاتیە وڵاتێکی دنێ ئۆپەراسیۆنان دکا گوندان ڤاڵا دکا داران دەبڕی خەڵکێ دکوژێ جلێ پێشمەرگەیانژی لە خۆ بکە ئاڵایە کوردستانیژی لەسەر ملەیوێ بێ یعنی ئەو ئاڵایە مقەدەسکری معنیاوی چییە من چەند جاران ژوەڕاگوتیە هەنێک ڕۆژنامەڤانێن ترسنۆک و پۆپیلیست و بێ فکر و بێ عەقل و بێ فەلسەفە هەنە veke قبول ناکەن یا و هەواڵ تو پڕ ڕادیکالی تو ئانارشیستیا خۆ دەردەخەی هۆڵێ بەوی ڕەنگی یعنی ئەف چ معنیاوی هەیە ئەف چ معنیاوی هەیە بەڕاستیژی من فام نەکردیانی و لە شوونە بەڕاستی هەناها گەلک هەواڵانژی نیویساندیە تێرۆریست خائین لە شوونە وێ تیرۆریستی و خاینێ ئەز پێشنیار دەکەم بەڕاستی لە چاپەمەنیەدا بە ئاڤایەکی دنێ لە سەرڤەیەکێ بێ ئاخافتن ئەم ئیرۆ ژوانڕا دەبێژن خاین سوێژی دەبێژن ها پێشمەرگە و گەریلا و پێشمەرگێن کوردێ ئیرانێ دەستێ خۆدانە هەفتوو هەمی برانە و لە دژی داعشێ شەڕ دەکەن و نزانم چەوە شڤان پەروەر گاڤاک و دەولەتە تورک وی بەکارتینێ وی داوێژە دەدێ هەواڵان هەواڵژی لە بڕۆکسلە لێ خودی دەردەکەون من گوت لێ خودی دەردەکەون سەرێوی دشۆن و شامپۆ لە سەرێوی دەخەن و پارفومێ فەڕەنسی لێ دەخەن و سۆمبێلێنوی شەدەکەن و ئیدی دیزاینێکی نو دەدەنێ و لە بەرنامەیان دەگەڕێن و لە تەلەڤیزیۆن دەگەڕنەوە هەواڵێن قەزە تەچی فۆتۆڕافان پێرا دەکشینن دەکەون سڕێژی ژبووی کە فۆتۆڕافان پێرا بکشین وێ مقەدەس دەکەن وێ جارێ دەوڵەتە تورک دەبێژە لە قوزەی عراقیدا ڕەوشا من گەلێکی خراپە کە شڤان پەروەر ئەس جاردن بشینم وێ دەرێژ بووی و وانە لە هەڵبژاردنێ خەلاس بکە هیدی نەها ئەو خائین و مائینژی تەنێ بەردەوام بکەن بەسنینە لەسەر بنگەهێکی زانستی بنگەهێکی سۆسیۆلۆژی گەرەک پێشمەرگە بێشڕۆڤەکردن پێشمەرگە چییە؟ یعنی تو بێژی نەها لە ناوە دهۆکێدا ئینسانێک نەبە ئینسانێکی بەڕوومەت نەبە بێژە کاکۆ باوێ من پێشمەرگە بوویە شەهید بوویە ئەو چەتە و قڕۆجی و سەرسەری کینە جلێ پێشمەرگیان لە خۆ دەکەن و ئاڵایە کوردستانێ لەسەر ئەوێ خۆ دەکەن خویایە ئان پێشمەرگە بە ئەسلێ خۆ جاشمەرگەیە مە پێدەخاپینن ئانژی تشتێکی دنێ هەیە یعنی بێژانە هەزار کەس دێ دیسا بێژن وەڵا فلانە کەسی حەقارەت لە پێشمەرگیان کردە هون بەخۆ حەقارەتێ دەکەن ئەو کەنگی من حەقارەت کردە ئەس دەخوازم پێشمەرگەی لەوێ ڕەزالەتێ ڕزگار بکەم لەوێ پیسیە ڕزگار بکەم هەواڵێن هێژە پێشمەرگەتی چەکداری لە کوردستانێدا لە هەردوو بەشاندا ئەس بەحسا ji بۆی کرد لە دوو بەشان دیرۆکەکیوانی دوور و درێژەیە لە کوردستانە ئیرانێدا و لە کوردستانە عراقیدا بەوی ڕەنگیە لە هەردوو جیانشی پێشمەرگەیەکی کوردستانی ئیرانی خەڵکێ کرماشانێ وە دیتیە نەدیتیە چما ji بۆی کو شیعینە ji بۆی کو شیعینە کورد پێشمەرگەیەکی ئێزیدی وە دیتیە بەریا ساڵا نۆتی نا حتا بەریا نەوەتێژی کو وەقاسی احتیاجێوان بە ئێزیدیان هەبوون لە مووسڵێ ji بۆی کو ئێزیدی کورسیان لە مەجلیسە مووسڵێ و حتا لە پەرلەمانێ ji بۆی وان پەیدا دەکەن بە قاسی وێژی دیسە هەگەر کو کەسێک کربان پێشمەرگەژی بەناوێ ئێزیدی و مێزیدیان هەگەر کو بەرپرسیارێوی ئێزیدی نەبا حەقارەت لێ دەکرن ئێزیدێک بە خۆشم ڕاگۆ گۆجارێکی میوانێ مەهاتن ئێزیدیەکی ماڵا شەشۆ بوو یعنی پێشمەرگەیەکی ئێزیدی ماڵا شەشۆ بوو بە خۆشم ڕاگۆ گۆ میوانێ مەهاتن هێزێ زریڤانی بوون گۆ من ئاv ژوان ڕابر ئەم من دزانی ئەو ji دوور هاتنە هاڤینە
گەرما پڕ زێدەیە و من ئاف داوان ئاڤە نەخواردن بەدەستێ ئاف بۆ نەخواردن ینی ئەو تێ چ معنای هەر کەس دەزانێت ئەو تێ چ معنای هەر کەس دەزانێت ئیدی یعنی پێشمەرگەهتی لەسەر vê bingehê ava bûye loma jî gavek û pêşmerge dibe caş dibe pêşmerge eskerê Türk dibe pêşmerge dibe eskerê Türk hûn ew nebin yanî hûn xwe şaş nekin yani tiştekî pir normal e tiştekî pir tebîîyê dî تشتكي برطبيعية أو تاني بوي كين ناي إزاحكرن خائن ومعين إيرو خائنا سبي أم ديسا كونغرين التويتشي بكان سبي ديسا نجي داعشك معشك بيدا ببا أم ديسا بوان ببن برا لسر بنجها فلسفي لسر بنجها كي روشن بيري لسر بنجها كي سوسيولوجي وديروكي هاگر كو أبيك نويش رو فكرن براستي أفبرز بەردەوام دووبارە دەبێ چۆوە پرسا خۆفرۆتنە شڤان پەروەەر بەردەوام دووبارە دەبێ و پشتی وێ دیسان ئەم گاواک و ئەو بەکارتینن داوێژن ئەم لێ خودی دەردەکەون ئەمووی مەزن دکەن پێشمەرگەژی عینی بێوی ڕەنگیە لێ تو لێ نەڕی بنەرە کەس نێوەری لە سەرڤەیەکی باخە هەڵبژاردن چێ بوو لە کوردستانەدا کی بنگەهاک و پێشمەرگەتی لەسەر ئاوا بووە ئەو بنگەهاک و دەناودا قڕۆجیتی هەیە کیژان پارتی ئەویەک ڕەخ نەکرد کیژان پارتین کوردستانێ یێ دنێ یەک و پزگرێک ئەوانجی بە پێشمەرگیان هەیە یەک و ئەسکەرێ تورک دچن لە جەموان ئاوێڤە دەخۆن خواردنێڤە دەخۆن جلێوان لەبەر دەکەن ئۆپەراسیۆنان دەکەنژی کیژان ژوانە کاریە ڕێیەکێ لەسەر تەلەڤیزیۆنێکی بێ ji dervey popülîzmê ji dervey dûrûtiyê ji dervey tirsinokitiyê bê li ser bingehekî felsefî li ser bingehekî sosyolojî li ser bingehekî dîrokî bê bingeha pêşmergetiyê şirove bike nîne dewrda ev yek dûbare dibe ka ez carekî dinê ji wera lê bixem hevalên ku nû hatine ser kanalê lê binerin ew kîneke ka lê binerin ew kîne birastî jî باشە هەڤڵن هێژە برا ئەم داوی لێوەرن مەخابن هێڤیدارم کو هەم لە هەرێما کوردستانی و هەم لە تەلەڤیزیۆنێن دنێدا لەسەر vêyekê şiro vêyekî analizekî rast bêkirin yani ev ne tenê ev bes niye tu bêjî ev xıyanet e başa ew xıyanet e lê ew xıyanet ji ku tê para me çi qasî têda heye em çi qasî vê xıyanetê ku cilê pêşmerge li xwe dikin em çi qasî dikarin vana muqeddes bikin li ser vêyekê gerek mirov birastî jî ew bike li ser vêyekê hinek şirovên zanistî û radîkal bike yani ne îro xaîne sibê welat parêze îro xaîne sibê biraya ev bêwî rengî nabe li kerema xwe hevalên ku subscribe nekirine abûne nekirine kanala me subscribe bikin heta bernameyekî din silav û rêz dem baş